سڵاتان لەبێت دیارە ئێستا ئێمە هەر لە ناو قەزای حەمدانیین ئێستا سەربازێکی سوپای عراق بەڵام کووردە لەگەڵمانایە ئەو باسی ناو قەزای حەمدانیان بۆ دەکات سڵاوت لێبێت سڵاوتان لە هەمووتان چاوتان ماز دەکەم سەرکەوتوو بن ئینشاءالله ئینشاءالله حەمدانە هیچی تێدا نەماوە کۆنتڕۆل بووە بڕڕەش دەچین بۆ لای مووسڵەوە لەخوا بە زیاد بێت زۆر ئێمە شکری مەمنونی پێشمەرگە و سپای ئەو شورتە سپای عراقی دەکەین و هەر سەرکەوتوو بن ئینشاءالله. ئێستا هەندێک جار کە ئێمە وەکو خۆمان لێرە هاتینێرە دەنگی تەقە دەبیسترا ئایا ئەو تەقانە گوایە دەڵێن چەکدارانی داعش لە ناو قەزای حەمدانیەدا ماون ئایا چەکدارانی داعش ماون لە ناو قەزای حەمدانیە یاخود ئەوەی کە هەیە تەنها بۆ ئەمن و سەلامەتی ناوچەکەی و زیاتر بۆ ئەوەیە کە ناوچەکە پاک بکەنەوە و یاخود هەیە بۆمب هەیە دەتەقاندرێتەوە ئەم تەقەیە هیچ چییە؟ بەخوای خۆی هەندێکیان دەڵێن هەندێک جەماعەت ماوە چکە سردابیان هەیە ئەوان بەڵام ئەمە شک ناکەین مەسەن ئەوان لێرە مابن بەس دەڵێن دەشبێت هەندێک نەفەری تێدا بێتەوە و هەندێک خانۆش لەغم کراوە هەموو پێنتی و ماتێنتیدان درراوە لەبەر ئەوەی بخۆ دەزانی خەڵکەکە هاتوونەتەوە ئەو حەجدارەی کە مسیحینە دەترسێن ئەوان مەسەن شتێک دەدینن تەقەمەقی لێ دەکەن هەتا ئەو هەفتە دوو هەفتەیە پاک دەبێتەوە ئینشاءالله. ئەنی ئێستا هیچ زەرەدێکی نەماوە ینی هیچ ئەوە ترسێکی نەماوە کە بڵێ چەکدارانی داعش ناودام هابن ئەوەی کەماوە تەنها تا قوتۆخە و هەندێک شتی بەسیتە لە ناو قەزای حەمدانیەدا دەکرێت ئینشاءالله هەر شتە بەسیتەیە لەو هەفتەیە ئینشاءالله تەقەهۆڕ ئەوانش نامێنێتەوە بەس بڕێک هەندێک تەقەهۆڕ بەسەندێک منطقة هي هتاكو أوش لي تأكيد دكين صد إن شاء الله يزنامنته. أيوة شوانا الليرة أمنيتي إرادة فارزن بقطن. بالي حما شوانا هيز عيفانية وخوشة بإسراحات بأرجي خود دخوي بأرجي خودي ودروي. زور باشا زور زيادة زور ممنونية زور سپاس بۆکو دیارە ئێستا ئێمە سالنا ئەو قەزات هەین سەرجەم شوێنەکان وێران کراوە و هەر جگارەکێک لەم شوێنە دەیبینن سەرجەمی وێران کراوە ئەوەی کە دەیبینن شوێنێکی تری وێرانەی قەزای حەمدانیەیە وەکو گوێبیسی دەبن جارجارە دەنگی تەقەدێت دەنگی تەقەدێت لە ناو کۆڵانەکان بەس وەکو ئەو سەربازی سوپای عراق ئاماژە پێدا لەوانەیە دانە چەکدارانی داعش لە ناو کۆڵانەکاندا مابن بەڵام ئەوەی کە هەیە و دەگوترێت تەنها شتێکی کەمە و وەکو خۆیان ئاماژە پێ دەکەن شوێنەکە هەم بە شەوانە ئەمنە واتە سەلامەتە و هیچ کێشەیەکی تێدانی ئەمە خانوویەکی دیکەی ڕووخاوە یاخود یەکێکە لە گەڕەکانی دیکەی قەزای حەمدانیە کە بە تاواتی داڕووخاوە و هیچ شوێنێکی سەلامەت نەماوە و سەرجەم خانووەکە ڕوخێنراوە دیارەکە لەوانەیە ئێرە لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە بردومان کرابێ ئەمە وەکو دەبینن ساحەیەکە یاخود مەدانێکی ناو قەزای حەمدانیە و بەشێکی دیکە یاخود گەڕێکی دیکەیە لە قەزای حەمدانیە ئێمە ئێستا لەگەڵ تیمێکی ڕوودا و لەگەڵ هاوکارانم و چەند سەربازێکی سوپای عراقی دەچین بەرەو یەکێک لە مزگەوتەکان کە لە ناو قەزای حەمدانیەدایە مزگەوتەکە لە دەستە ڕاستمەوە دیارە وەکو دەیبینن ئەمە مزگەوتەکەی و ئێستا ئێمە بەرەو مزگەوتەکە دەڕۆین و وەکو دەوترێت کە ئەم مزگەوتە پێشتر چەکدارانی داعشی لێبوونە و ئێستاش سەربازانی سوپای عراقی لێرن و دەبیندرێن